بەڵێ سەبارەت بە ئاسانکاری کابینەی نوێیەم بۆ وەبەرهێنان و وەبەرهێنەری بیانی سامان عەرەب بەڕێوەبەری گشتی وەبەرهێنانی هەولێر و ئاسانکاریەکان باس لە ئاسانکاریەکانەکەین کە کابینەی نوێیەم بۆ وەبەرهێنەرانی بیانی دەیکات. کاک سامان سوپاس بابەندەبوونی بەڕێستان، خۆشحاڵم لەگەڵمانی. ئەو ئاسانکاریانە چییە کە کابینەی نوێیەم کردوێتی بۆ وەبەرهێنەرانی بیانی؟ زۆر سپاس بە ناوی خوای گەورە میهرەبان. سەرەتا پرسە و سەرخۆشی خۆمان ئاراستەی کۆچکردوانی شاری سۆران دەکەین و هیوای سەلامەتی و زووچاکبوونەوە بە برینداران دەکەین. طبیعی دوای ڕاگەاندنی کابینەی نوێیەمی حکوومەتی هەرێمی کوردستان و بەپێی ئەو کارنامەی لەلایەن خودی جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ڕاگەیاندرا، بابەتی یەکەم فرەچەشنکردنی پرۆسەی وەبەرهێنانەوە سەرچاوەکانی دارایی حکوومەتی هەرێمی کوردستان. لەسەر ئەو ساسە ئێمە پلانی 2030مان ئیعلان کرد. ئەو پلانە تایبەتمەندی تەواوی هەموو ئەو پرۆژانەی دیاری کردووە کە وەبەرهێنەران دەیانەوێت لە هەرێمی کوردستان و بە تایبەتیش لە پارێزگای هەولێر پرۆژەکانیان ئەنجام بدەن. ئەو ئاسانکاریانەی کە لە یاسای وەبەرهێنان داهاتووە هەر لە سەرەتای تەرخانکردنی زەوی و پێدانی بە وەبەرهێنەر بە نرخێکی هاندرا و تۆمارکردنی بە ناوی وەبەرهێنەر لەو پرۆژە استراتیجیانە و گواستنەوەی ئەو پارەی کە سەرمایه‌گوزاری دەکات لە هەرێمی کوردستان دوای تەواوبوونی پرۆژەکە و چەندین ئیعفاعاتی گومرجی تێدا لەوانە هێنانە ناوەوەی ئەو کەلوپەلانی کە پێویستن لە کارگەکەی یاخود لە پرۆژەکەی هیچ ڕسوم و بازێکی گومرجی نادا و هەروەها بۆ ماوەی 10 ساڵ پرۆژەکەی لێبوردنی باز و ڕسوماتی بۆ دەکرێت و چەندین ئاسانکاری تر کە لە یاسای ژمارە 4 ساڵی 2006 وەبەرهێنان داهاتووە. زۆر باشە. وەکو کابینی نوێم تا چەند کارتان کردو بۆ ڕەخساندنی کەشێکی گونجاو بۆ کۆمپانیە وەبەرهێنەرە بیانیەکان بێت لە هەرێمی کوردستاندا کار بکەن؟ بەڵێ، وەکو لە سەرەتاش باسم کرد، ئەو پلانێک کە لەلایەن خودی جەنابی سەرۆکی حکوومەتەوە پەسەند کراوە لەلایەن ئێمە کاری لەسەر کرا، زیاتر تەرکیز لەسەر ئەو پرۆژانە کراون کە پێویستی هەرێمی کوردستانن. چیتر ئەو پرۆژانە نەبێت ئەو پرۆژە تەقلیدیانەی کە پێشتر هەبوون و وەبەرهێنەران کاریان لەسەر دەکرد کە زۆرترین ڕبح وەربگرن لە ماوەیەکی کورد. نەخێر لە دوای کابینەکە ئەو پرۆژە استراتیجیانەی ئەلانیان کرا و چەندین پرۆژەی استراتیجی لەلایەن خودی جەنابی سەرۆکی حکوومەت بەردی بناغی دانراوە لە ماوەی قیاسی خۆی تەواو بوون و دەست بە بەرهەمهێنان کرا. دەبینین لە پرۆژە کشت و کاڵەکان چەندین پرۆژەی استراتیجی بەرهەمهێنان و پرۆژەی سایلۆکان کە یەکە لەو پرۆژانەی دەتوانم بڵێم لەسەر ئاستی عێراق و ناوچەکەش پرۆژەی گەورن و هەروها پرۆژەی کەرتی ئاسن و پیشەسازی و هەروها پرۆژە گەشتیاریەکان. خۆی بابەتی فرەچەشنکردنی سەرچاوەکانی وەبەرهێنان و داهات لە هەرێمی کوردستان یەکەم کار بۆ کە دەستەی وەبەرهێنان لە سەرفەرمانی جەنابیان ئێمە کارمان کردووە و چەندین پرۆژەی تریش لە بواری خوێندن، لە بواری بژینگە، لە بواری کارەبا کە ئەمانش خۆی لە 11 سێکتەر دەبینێتەوە بەپێی ئەو داتایانی کە لەلایەن دەستەی وەبەرهێنانەوە ئەو ئامارانەی ئەعلان دەکرێت. زۆرترین وەبەرهێنان لە سنووری پارێزگای هەولێر کراوە کە خۆی لە خۆیدا پرۆژە کشت و کاڵەکان زیاتر ئێحتیمامی زیاتری پێدراوە. زۆر باش. کاک سامانێکی تر لەو شتانی کە زۆر گرنگە بۆ وەبەرهێنەران بێگومان بیانیەکان و کۆمپانیا بیانیەکان ئەوەیە کە لایەنی ئەمنیە. لە پێش هەموو شتێک لایەنی ئەمنیە، ینی پاراستنی لایەنی ئەمنیەم کۆمپانیانی کە لە هەرێمی کوردستان کارەکەن. چۆن ئەو جیاوازێتیان دروست کردووە کە بۆ نمونەگەر لە دەرەوە بڵێ لە هەرێمی کوردستان کە لە چوارچێوەی دەوڵەتی عێراقایە ینی کۆمپانیایەک بێت لێرە وەبەرهێنان کە ڕەنگە هەمان سوڕی عێراقی بۆ دروست بێت لە هەرێمی کوردستان. ئەم شتەوانە چیتان کردو بۆی کە ئەو جیاوازیە دروست بکەن لە ڕووی ئەمنیەوە لە ڕووەکانی ترەوە کە هەرێمی کوردستان جیاوازە لە عێراق؟ ڕاستە، طبیعی بەشداربوونی نوێنەران و ستافی حکوومەت لەو کۆنفرانسانەی کە لە دەرەوەی هەرێمی کوردستان دەبەسترێن و هەروەها لە ڕێ ئەو قونسوڵخانانەی کە لە سنووری با بڵێن لە هەرێمی کوردستان کار دەکەن و لە ڕێ ئەو هەموو ملحقە تیجاریانەی کە هەن لە هەرێمی کوردستان ئەو بابەتە بە ڕوونی بۆیان شیکراوەتەوە کە هەرێمی کوردستان شوێنێکی ئارامە و ژینگەیەکی لەبارە چ لە ڕووی سیاسیەوە چ لە ڕووی ئابووریەوە چ لە ڕووی بوونی هەلی کار. بەڕاستی ینی ئەمە دەورێکی زۆر گرینگە.
هەبوونی هەلیکار و هەبوونی دەستی کار لە هەرێمی کوردستان دەتوانین بڵێن جیاوازترە لە شوێنەکانی تر کاتێک کە دەبینی لە ناوچەیەک شوێنی ململانەیە یاخود شوێنی چەندین کێشەی ئەمنی هەیە ئەو وەبەرهێنەرە سەرمایە گوزاریەکەی لەو شوێنە ناکاتێتە هەرێمی کوردستان ئەگەر سەیری وڵاتانی دەوروبەر بکەین هەر کاتێک کە شوێنێک کارەساتێک یاخود شەڕێکی ناوەخۆی لێ دروست دەبێت ئەو وەبەرهێنەرانە ڕوو لە هەرێمی کوردستان دەکەن توانین بڵێن لە ساڵی 2005 و 6 و دواتریش دوای دەرچوونی یاسای وەبەرهێنان دەبینین زۆربەی وەبەرهێنەرە عێراقیەکان لە هەرێمی کوردستان هەم نیشتەجێ دەبن و هەمیش پرۆژە و سەرمایە گوزاری خۆیان لێرە بەگەردەخەن لە کڕینی مولکە لە سەرمایە گوزاری ترە زۆربەی ئەوانێک کە لە وڵاتانی تری وەکو مەسەلەن لوبنان هاتین ئێستا لە هەرێمی کوردستان کار دەکەن لە سووریا چەندین وەبەرهێنەر هاتوون پرۆژیان پێشکەش کردووە ئەگەر جیاوازی هەبێ لە نێوان عێراق و هەرێمی کوردستانە کۆمپانیەکان زیاتر ڕوو لەکوێیەکەن حتمما ئێستاگەر ئەوەی دەیبینین ئەو سەرمایە گوزاریکە لە هەرێمی کوردستان و بەتایبەتیش لە هەولێر کرا لە هیچ ناوچەیەکی تری عێراق بەو شێوەیە نەکراوە چ لەسەر ئاستی پێدانی مۆڵەتی وەبەرهێنان و چ لەسەر ئاستی تۆمارکردنی کۆمپانیەکان واتە وەبەرهێنەر بەو شوێنەدا دەگەڕێت کە زۆرترین ئەمن و ئاسایشی تێدایەوە هەل و کەمترین ڕۆتینی تێدا ئەوەش لەبیر نەکەین لەسەر فەرمانی خودی جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان تەواوی ئاسانکاری بۆ کەرتی تایبەت و وەبەرهێنەران کراوە لە ماوەی ڕابردوو کە ئێمە باشترین و خزمەت کە پێشکەش بۆ وەبەرهێنەران کراوە لەسەر ئاستی عێراق هەرێمی کوردستان و پارێزگای هەولێریش بووە بۆیە دەبینین بەپێی داتاکان سەتا 67 وەبەرهێنەران لە سنووری لە هەرێمی کوردستان لە سنووری پارێزگای هەولێر بۆچی هەولێر هۆکار زۆرن هەولێر پایتەختە هەولێر ئەو ژینگە لەبارەیە کە زۆربەی هەرە زۆری وەبەرهێنەران چاویان لە سەریتی دەبینین زۆربەی قونسولخانە و ملحقە بازرگانیەکانی ئەو قونسولخانانە کە لێرە کار دەکەن ڕۆژانە سەردانی ئێمە و دەستەی وەبەرهێنان و وەزارەتە پەیوەنددارەکان دەکەن لە سەروی هەمووشیانەوە ئەو ڕێنمایانەیە کە لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستان بە ئێمە دراوەکە پێویستە زۆرترین خزمەت بە وەبەرهێنەران بکرێت چەند کۆمپانیای بیانی لێرە هەن لە پرۆژەکانی وەبەرهێنان دەتوانم بڵێم ئەو داتایە 120 کۆی وەبەرهێنان لە هەرێمی کوردستان لەلایەن کۆمپانیا بیانیەکانن ئەوانیش خۆیان لەسەر ئاستی هەموو دنیا دەبینێتەوە ئەوەی کە زیاتر ئێستا تەرکیزی لەسرە لە وڵاتانی خەلیج با بڵێن لە ئیماراتە لە کوێتە لە سعودیا کە ئێستا بەنیازی ئەنجامدانی پرۆژەی گەورە و استراتیزین لە هەرێمی کوردستان و لە پارێزگای هەولێر ئەوانی تریش وەبەرهێنەرانی بەریتانی هاتون وەبەرهێنەرانی ئەمریکیەکان هاتین ئێستا بەشێک لەو پرۆژانە لە قۆناغی ڕایکردندا بەڵێ بەڕێز سابان عرب بەڕێوبەری گشتی وەبەرهێنانی هەولێر سوپاس بە ئامادەبووری بەڕێستە زۆر سوپاس بۆ بەڕێست